بەڕێزم حەمد و سەنای خوا بکە، سپاسی خوای پەروەردگار بکە کاتێک کە دەڕۆیتەوە بۆ ماڵ لەگەڵ ماڵ و مناڵی خۆتا لەسەر سفرەیەکدا ئەنیشی خواردنە خۆی، چێشت و نان ئەخۆی لەسەر سفرەیە لەگەڵ خێزان و مناڵەکانی خۆتا. خەڵکانێک هەیە ناتوانن نان بخۆن بەهۆی نەخۆشیەوە بێ یاخود بەهۆی ئەوەی کە نیەتی بیکڕێت، چونکە ناتوانێ بیخوات، ناتوانێ بیکڕێ. ئایا حەمد و سەنای خوات کردووە؟ یەکێک لە سەرمایەدارە گەورەکانی کوردستان ڕۆژێ لە مەجلیسێکە خزمێکی خۆی بۆی باس کردم، زۆر بەناوبانگە، زۆر دەوڵەمەندە. بە خزمەکانی خۆی وتبوو خزمەکان ئەزان ئاواتم چیە لە دنیادا؟ وتیان و ناوڵە ئاواتت چییە؟ وتی ئاواتم ئەوەیە یەک ژەمێک بە دڵی خۆم تێر برنج و گۆشت بخۆم، شەکرە ڕێم پێ نادا. ئاواتی چییە؟ دەوڵەمەند زۆر گەورە و زەبەلاح ئاواتی ئەوەیە کە بتوانێت بە دڵی خۆی تێر گۆشت و برنج بخوا، ناتوانێت دوای بێتە ئێش و ئازار و بیڕفێنە بۆ نەخۆشخانە. کەواتە سپاسی خوا بکە لەسەر سفرەیە دانیشی بە کەیفی خۆت ئەخۆیت. ئایا لەسەر ئەمە نیعمەتە سپاسی خوات کردووە؟ ئەلەم چەند ڕۆژە شتێکم بینی لە کەناڵەکان، نانە ڕق، هەمومان دەزانین نانە ڕق چییە، هەمومان لە ماڵەوە شتێکمان دانا و نانە ڕقی تێکەین. لە وڵاتێکی وەکو ئەفغانستان کە بەهۆی تیرۆرستەکانەوە، بەهۆی ئەوانەی کە ئیسلامیان ناشرین کرد، وڵات گشتی برسی بووە. ئیسلام خەڵک برسی ناکە، بەس ئەوانەی کە بەکرێ گیراون بۆی ئیسلام ناشرینکەن ئەوانە بێگومان خەڵکی برسی دەکەن. کیلۆی نانە ڕق بە $1 بووە پێشتر، ئێستا حالێن بە $4. دەڵێ هەندێک لە خەڵکی ناتوانێت نانە ڕقەکەش بکڕێ بۆ خواردن، نانە ڕقەکەی پێ ناکڕێ. لێرە کێ نانە ڕق خوا؟ بڕۆسەی کەناڵەکان و هەندێک شوێنەکانێ بەرنامەکان بکە، خەڵکی وا هەیە جاری وایە بە 15-20 ماڵ بە 30 ماڵ بەقەت ئەم مزگەوتە جێگایان نییە، کەپرێکیان داناوە لەژێر شتێکە ئەژی لەناو ئەشکەوتێ بچووکایە. سپاسی خوا بکەن لەسەر ئەم هەموو ناز و نیعمەتە کە خوا پێمانی بەخشیوە، چونکە کەسانێک ناتوانن نان بخۆن، نیانە بیکڕن یان نەخۆشن. ئایا تۆ سپاسی خوات کردووە لەسەر سفرە؟ ئەی خوایە سپاس بۆ تۆ لەگەڵ ماڵ و مناڵما خواردن دەخۆم، دەتوانم خواردن بخۆم، مناڵەکانم دەیخۆن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمی هەر کەسێک خواردنێک بخوا بڵێت الحمد لله الذي أطعمني هذا الطعام ورزقنيه من غير حول مني ولا قوة غفر له ما تقدم من ذنبه. هر کەسێ ئەم دوعای کرد، خۆیان سپاس بۆ تۆ کە ئەم خواردنت بە من بەخشی بەبێ ئەوەی قووەت و هێز و دەسەڵاتی منی تیابێ. هەر کەسێ ئەم دوعایە بخوێنێ، خوای گەورە لە گوناهەکانی پێشووی خۆش دەبێ. الحمد لله الذي أطعمني هذا الطعام ورزقنيه من غير حول مني ولا قوة. خوا لە گوناهەکانی پێشووت خۆشە بێ. ئەگەر ناشکری بکەی وەکو خەڵکی ئەمڕۆ هەر دەڵێ خوابی بڕێ، دەخوای بڕێ، مادەم ئەوە نەوتە خوابی بڕێ، بۆ خۆت هەر لەسەری بەنزین نابوەستە، بۆ خۆت هەر احتیاج و گیرفان بەتاڵ بە. هۆ خەڵکە ئەوە نەبێ ئەگەر حاڵیشی باش بێ، خۆ 2011 عیبی چی بووەزە، هەروی خوابی بڕێ، خوابی بڕێ، خوابی بڕێ، دەخوا بڕیتەوە بۆی ناشکری و خەڵکەوە. حەمد و سەنای خوا بکەین کە دەتوانین خواردن بخۆی، سپاسی خوا بکە، بەسە ناشکری کردن. خوا غەزەبمان لێ ئەگرێ خراپتریش